قادر نادر لە گروپی حەفدەی شوبات. کا قادر ئەو کاتت باش. ئەو کاتت باش کاکتیوە. سپاسەکەم. کا قادر دوای ئەو بڕیاری پێداچوونەوەی دادگای هەولێر بۆ چالاکانی مەدەنی بادینان و هەروەها ڕۆژنامەوانان دشکردەوەیەکی بەرفراوان هاتووەتە ئاراوە. ئێوە چاوەدێری ڕەوشەکە دەکەن ئەمریکا هەڵوێستی گرتووە، وڵاتانی ئەوروپایی هەڵوێستیان گرتووە. ئەمە یەکەم جارە لە بەرابەر حکوومەتی کوردی و بڕیارێکی دادگایەکی کوردستاندا ئەوەندە وڵات ناڕەزایەتی نیشاندا. هۆکەی چییە ئەو دشکردەوە بەو توندیە هەیە و ئایا چه ئەنجام و دەرەنجامێکی دەبێت؟ زۆر سپاس بۆ ئێوە کاکتیوە و ئاریان پێدێ دەبێ بڵێم هۆکاری هەر سەرچی ئەوەیە، یعنی ئەو پرۆسەیە یەکەم پرۆسە نییە. پێشووتر ئەو وڵاتە ڕۆژئاوایانە ئاگاداری حکوومەتی هەرێمیان کردبووە، ناڕەزایەتی خۆیان دەربڕی بوو و هەموو لایەک چاوەڕێی ئەوە بوو گۆڕانکاریەک ڕوویدا، کەچی نەک گۆڕانکاریەک ڕوویدا. ئەو جارە ئەو وڵاتە زلهێزانەی وەکو ئەمریکا و ئەڵمانیاشیان وەکو وڵاتێک پیشاندا کە پشتگیری لە کاری پێکدان لە هەرێمی کوردستان دەگەن. لە کاتێکدا ئەو وڵاتانە هەرێمیان دروست کردیە و خەتی شەشیا و مادەی 688 ئەوە کردیانیش شۆکێک ئەو وڵاتانەی گرتەوە لە پڕی ئەوەی ئەو دادگایە ئاڵوگۆڕ لەو بڕیارەی پێشووتر بکاتن، کەچی هەستە دوو وڵاتی هەرە زلهێزی جیهان ئەمریکا و لە ئەوروپا ئەڵمانیای کرد بە وڵاتێک کە ئەوە بێ. بۆیە شۆکگرتنی هەموو لایەکیەک کە ئەو دادگایە هیچ ڕێز ناگرێت لە بڕێەوەی گۆڕانکاری بکە، هەڵسایە ئەمریکا و ئەڵمانیای دەکاتە وڵاتێکی تێکدەر لە کوردستان. یعنی ئەوە هەموو دنیای هێناوەتە جواب نەکرد بڵێن ئەمریکا یا ئەڵمانیا، ئەوە دەبینن فەرەنسا، کەنەدا، ئەوڕۆ بەریتانیا، UN، یعنی یەکێتی ئەوروپا بە 27 وڵاتەوە شۆکیان گرتێ. شۆک ئەو عەقڵیەتە خێڵەکی مزاجی، یعنی کاکیوە هەموو سیستەمێکی دیکتاتۆری مەسە سەدام دیکتاتۆر بوو، ئەو پەڕی دیکتاتۆر بوو، بەڵام یاسایی بوو، بە پێی یاساکانی خۆی مامەڵەی دەکرد. بەڵگەت لەسەر نەبوویان نەیدەگرتی، بەڵگەت لەسەر تۆمار نەکرابایە بەڕڵای دەکردی، یان کە دەیگرتی دوای ئەوە مەحاجەی پێدا. ئەوە میزاجیە، ینی هیچ هەموو تێکەڵ و پێکەڵ. بەڵێ کا قادر ئەمڕۆ حاکم شێخ لەتیف پرێس کۆنفرانسێکی هەبوو، من گوێم لێگرت، کۆمەڵی قسەی یانێ زۆر جوانی کرد، بێگومان قسەکانی یاسایی و قسەکانی لە چوارچێوەی منطق و علم و زانست و زانیاریدا بوو و لەوێدا دەڵێت یەکێک لە تاوانی گیراوان و هەروەها ڕۆژنامەوانانی بادینان ئەوەیە کە گوتوویانە پارەیان لە ڕێکخراوی پارێزەرانی ئامریکایی وەرگرتووە. حاکم شێخ لەتیف دەڵێت لە ساڵی 2003 بەملاوە ڕێکخراوی پارێزەرانی ئامریکایی ئەرکی پێداچوونەوە و پەروەردەکردنی دادوەر و دادگاکانی عێراق و باشووری کوردستانی گرتووەتە ئەستۆ و تەنانەت دەڵێ من یەکێک لەو کەسانە بووم کە بۆ دەورەی سێهەم براوم و بە بەردەوامی لە باشووری کوردستان و لە عێراقەوە دادوەرەکان، پارێزەرەکان، یاساناسەکان دەبن و پەروەردەیان دەکەن چۆن بتوانن لە چوارچێوەیەکی دموکراتیکدا کار بکەن. ئایا محکومکردنی شتێکی ئەوە دەتوانێت لەوەی کە تا ئێستا هەبووە ئەواقبێکی خراپتریە بێت؟ چون دەزانی زمانی سەدام حوسێنیش ڕۆژنامەوانێک بە ناوی فەرهاد بازۆف ئێعدام کرا، دنیا هەڵوێستی گرت، سەدام جوابی کەسی نەدا، بەڵام لە ئەنجامدا وا نەبوو کە سەدام نەتوانێت جوابی کەس نەداتەوە. خۆی کاک مەسەلەکە زۆر کۆمیدی، یعنی بەڕاستی ئینسان نازانێت کوێ دەست پێ بکاتن. پارەی چێ ئەگە بە هەندێبی لە نۆچیەکەوە نەک پارە حکوومەت، یعنی چاک تەقەمەنی هەموو لە ئەمریکا و ئەوروپاوە دراوە بۆ حکوومەتی هەرێما. پاردیۆشێتی هزار واستەیان لە شاخ کردیە، بەس دوو فلسیان لێ وەربگرن لە ئەمریکا و لە ئەوروپا. بریمار لە مزەکەراتی خۆی باسەکەم ملیارە کونی پارە داوەتە مەسعود بارزانی و جەناب تاڵەبانی، کەس نازانێت چی لێهات. هەر دوێنێ 6,000 پێشمەرگە ئەمریکا مەعاشی پێداوە. هەرچی ڕێکخراوی لە کوردستانە ئەمریکا وڵاتانی ئەوروپا بەشێک لە کۆمەجی پێدەدەن. یعنی ئەوە زۆر مەهزەرێ، پارتی کەوتۆتە ئەزمەیەک، نازانیت چۆن چارەسەری بکاتن. ئەگەر ئەمریکا و ئەڵمانیا دوو وڵاتی تێکدەرن لە منتیقەکەی بڕۆ بیانگرن، بڕۆ بەڕایان چێشتنە دادگایە، ڕایان چێشتنە دادگا. بۆیە ئەوە زۆر مەهزەرێ. بەس کاکیوە من لەمە یەک خاڵی گرنگی کە لێرە باز بکەم. یعنی یەکێک لەو کەسانەی کە تەعەندان پیانانەکە هەموو دەزانی چ مەهزەرەیەک بوو، هیچ تێدا نەبوو، هیچ تێدا نیە.
هەموو ئەو دادوەرانەوەکو حاکم شێخ لەتیف و دوێنە دادوەر عەبدولکەریم وانە باسییان لە کارەساتی گاڵتە پێکردن بە دادگا کرد بەس یەک گەلێک گاڵتە جاری ئەوەیە یەکێک لەوانەی کە گوایە تەنسیقی لەگەر هەواڵانی پەکەکە کردیە بۆ ئەوی تەدریب بکەن و بۆ ئەوەی چەک ئەوە بکەن و ئەوە وەکو یعنی گوایە ئەوە لە هەمووان خەتەرترە و کە هەوڵی دایە دیاراوە بە پێی زانیاریەکانی مە 2006 ڕۆ لەناو هەواڵانی پەکەکە دەرکراوە لەبەرەوەی سیخوڕی پاراستن بووە بە ناوی ئەرداڵ تاوان ئەو کەسە وەکو شاید بانکرایە لە کاتێکدا گەورەت خەتەرترین کەس لە ناودان پیانانەکە ئەوەیە دەبی بگیرێ و ئێستا لە دهۆچ بەکەی بخۆی دەسوڕێتەوە و وەکو شاهید گەواهی دەر ئەژمار کرایە یعنی تۆ هەر ئەلێرە هەست پێ دەکەیت چگاڵتە جاریەکە بەڵێ گاکیوە باشە بە بڕوای تۆ تاکوێ دەتوانێت پارتی مقاومەت بکات لە بەرەبەر ئەو گوشارەی کەیسە لە سەرێتێ چونکە تەی هێندێک لە چاوەدێران کە من پەیوەندیم لەگەڵ یاناگر دەڵێن پارتی مەجبورە ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ لەم قەیرانە خۆی دەرباز بکات چون گوشارەکان لەوە زیاترن کە ئێمە لە ڕواڵەتدا دەیبینین یانە لە پشتی پەردۆشتی دیکەش هەیە بێگومان ینی پارتی چییە؟ هەمومان زانی 4 داعش و 4 عەشت هات پایتەختیان چۆڵ کرد و سەری ڕەش تۆڵ کرا هەتا گوندی دۆرێ هەڵاتونە یعنی سعودیان اقتصادێکی بەهێزمانە بێ نەخاوەن دەوڵەتێکین ئەوانە باچیان کاکیوەکو راپۆرتەکەی خۆتان ئەوانە لە 100 ساڵی ڕابردوو قوربانیان نەداوە باچیان پێ نییە ئێستا کێشەی کورد ئێستا هەموو کورد یعنی کورە نیوەی پارتیش هەموو هەرچی حزبە هەموو دنیا زدی ئەو بڕیارەیە و یەکێک لە جوانەکانی هەموو ئەو فشارانە هەموو لایەک تاکید دەکەنەوە ئەوانە 5 ڕۆژنامەنووس و چالاکوانن ئەوروپاوە دەڵێ چەتی ئەوروپاوە دەڵێ نەتۆیە گرتوەکانوە دەڵێ ئەمریکا و ئەلمانیا و فەڕەنسا و کەنەدا و بەریتانیاوە دەڵێ کەچی بەس باڵی مەسرور بارزانانی ئەڵێ نە ئەوانە تیرۆریستن یعنی ئەودان پیانانە یعنی تۆ ڕوبەڕووی شتێک بووی تۆ نازانم چێ من پێم وانییە ڕۆژ ئاوا تەسلیمی پارتی بێتن بڵێ کێشە نییە بە ئەوەی لۆ بستە سەرێ و دڵنیا مەکوو بە خۆشتان ئاماژەتان پێکرد ئەوەشی بۆ بستە سەرێ لە دۆسیەک کە عاقڵی دەکەن یعنی ئەوان بتهەوێنەوە ئەوان حیمایەت بکەن پارەت بدەنێ و ئەتوو کەتی بێ ئەمریکا بکەیت تیرۆریست یعنی ئەوان 5,000 کەسیان بە کوشتندا لە عێراق لە پێناوی ئیدعا دەکەن کە ئازادی کەسی تۆ دەیدەکێت تیرۆریست لە کاتێکدا ئەوان پارەت دەدەنێ و ئەوان نەبێ ئەتوو چی بۆیە بڕواناکەم یعنی ئێمە نازانین بەس بڕواناکرێ مەسرور بارزانانی وا بە ئاسانی لەو بڕیارە دەربچێتن ئەگەر لاشتی نەدرێ دەیکەنە تەیرێکی مەعقول بۆ ئەو جارش نەبێ بۆ جارش ترچکو ناکرێت تەحەدای هەموو دنیا بکە ئەو زەختانە ئێران خۆی لە بەڕانەگەر ئەتوو چی مەسرور بارزانانی یعنی چ کارتەکی بەهێزت هەیە ئاری هەرسین و جەمال عەبدوڵڵای هەیە چی تری هەیە تەیاگە دوو کارتە هەیە پیشانتەدا بەڵێ کا قادر نادر گروپی هەفتەی شوبات سپاس دەکەم بۆ بەشداربوونت لە بەرنامەی ڕاڤەدام شەو بەڵێ تەماشاوانانی هێژا تەوەرەکانی ئەم شەوی بەرنامەی ڕاڤەمان پێشکەشکردن تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە هیوامان وایە کە بەردەوام خەبەری خۆش ببیستن.